لکردستان آرام لهولێرا پایتەخت سپێدە هەوا باش بیتن جارەکاجی لە پرۆگرام بەیانی 24 دیگەل هەفکاری خۆشاکاری هاتینە خزمەتە هەوەیەن هێژا خۆشتوی دەستپێکە هەفتەیە ڕۆژەکە نییە ئێنەرژیەکە تایبەت بۆ هاوت خازم هێویا تەندروستیەکە باش بۆ هاوت خازم ئیشڵا دەستپێکە هەفتەیە دەبیتە دەستپێکە دەستکەفتە بۆ هەوە بە ئێنەرژیە بە ئەم دەدەست بە ڕۆژە خۆکەین هەنجی دیگەلمەوە بە ئێنەرژی دەست بە ڕۆژە خۆ بکەین ئەم بزانین شاکار بۆمە بەحسا تەوەر و بڕگا و بابەتن ئەمڕۆ بکە شاکار سپێدە باش بەیانی باش دێری زۆر سپاس لە هەرجەیەکەن سڵاوی ئەمەتان لێ بێ بەیانیتان باش بێ تەندروستیتان باش و هەمیشە دڵخۆشیش بن ئەمڕۆ دوو تەوەرمان هەیە تەوەری یەکەممان ڕۆژی جیهانی نووسینی برایل زبر واتە نووسینی نابینایان تەوەری دووەمیشمان باسی پاراستنی تەندروستی دەمودەدان دەکەین Li gundê Yodonga welatê Çîn jimara danîştûwan 7000 kes e. Belê ziyatır li 300 kesan duan hindê ku li karkirinê vedgerin serqala wênekeşan ne. Tenanet nav gundê de geleriyekî ji bo wênên xwe heye salane ziyatır li 300,000 geştyar rûçê dikin. من ئێستا لە گوندی یودۆنگم یەکێکە لە بەناوبانگترین گوندەکانی وڵاتی چین بەهۆی ئەوەی تەواوی دانیشتوانەکەی سەرقاڵی کاری جوتیارین کە ژمارەیان نزیکەی 800 کەسە بەڵام دوای کاری جوتیاریان زیاتر لە 300 کەسیان سەرقاڵی وێنەکێشانن لە هەر سوچێکی گوندەکەدا وێنەکێش دەبینیت سەرقاڵی وێنەکێشان و کاتەکانیان بەسەر دەبن ماڵی یەکێک لە جوتیارە وێنەکێشەکانی گوندی یودۆنگا لە وڵاتی چین تەمەنی 72 ساڵە و نزیکەی 50 ساڵی تەمەنی بە وێنەکێشان بەڕێ کردووە لە پێشانگای جوتیارانی وێنەکێشیش لە وڵاتی چین پلەی سێمی بەدەستهێناوە یوچوو دەڵێت تەواوی خێزانەکەمان وێنەکێشن دوای ئەوەی لە کاری جوتیاری دەگەڕێمەوە لە دوای نیوەڕۆوە دەست دەکەم بە وێنەکێشان ئەو مونانەش من بە تەنیا دروستم نەکردوون بەڵکو تەواوی خێزانەکەشم وێنەکێشن و ئەوانیش دروستیان کردوون واتە سێنەوەی دوای خۆم سەرقاڵی وێنەکێشانی لە پێشبڕچەی جوتیارانی وێنەکێشی ناخۆی وڵاتی چینیشدا وێنەکانم پلەی سیمە بەدەستهێناوە لەناو گوندەکە گەلەری هونەری یودۆنگ هەیە مامۆستایانی زانکۆ لە ساڵی 1970ەوە دایان مەسراندووە تەواوی وێنەکان جوتیارانی گوندەکە کێشاویانە بۆ تا شوێنێکیش بۆ ساختکردنەوە و فرۆشتنی تابلۆکانیان بەڕێوبەری گەلەرێکەش دەڵێت ساڵانە زیاتر لە 300,000 گەشتیار سەردانی گەلەرێکە دەکەن پیشەسازیەکەمان لە یودۆنگ لە لووتکەدایە لەم گوندە ئێمە کە سەرچاوی گەشەسەندنی زۆربەی گوندەکانی دەوروبەریشمانە ڕێگەمانداوە جوتیارەکانمان تێکەڵ بن با پیشەسازی وێنەکێشان تێکەڵبوون لەگەڵ هونەر و پیشەسازی و کشت و کاڵ وێنێکی جوانیان بەخشیوە با بەرهەمەکانمان وێنەی جوتیارانی گوندی یودۆنگ لە فیستیڤاڵی ساڵانەی وڵاتی چین چەند جارێک پلەی یەکەمیان بەدەستهێناوە و ئەمە ژوای کردووە هان بدرێن و نەوەکانی دوای خۆشیان فێر بکەن ئازەر فاروق کوردستان 24 وڵاتی چین بەڵێ دێری نەرۆک و سەرەتاش باسمان کرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی برایلە و لە ساڵی 2018ەوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی چواری کانونی دووەمی وەک ڕۆژی جیهانی برایل دیاری کردووە لە شاری هەولێر چەند ساڵی ڕابردوو نابینایان کێشەیان زۆر بوو بۆ خوێندن بەڵام لە ساڵی 2022ەوە بەشێکی زۆری کتێب بە نووسینی برایل لەلایەن سەنتەری ڕۆشنا تایبەت بە نابینایان چاپ و بڵاو کراوەتەوە بە شێوازی زمانی نابینایان و کێشەی خوێندنیان بۆ چارەسەر کراوە زەنگی دەستپێکی خوێندن بینین لە پەنجەکانەوە دەستەکانی بۆ ئەو لە جێگای تاوەکانیەتی بۆ خوێندنەوە پۆلمان دەکاتە گوڵزار ئەم نووسینە لە شێوازی برایل و زمانی تایبەت بە نابینایانە هاوکاری نابینایان دەکات بۆ خوێندن و خوێندنەوە مەڕوا خاوەن پێداویستی تایبەتە و
لە قۆناغی پۆلی هەشتی بنەڕەتی دەخوێنێت. باوکی ئامێری چاپی برایلی بۆ کڕیوە بۆ ئەوەی خۆی وانەکان لە تۆماری دەنگیەوە بکاتە سەر شێوازی چاپ و بتوانێت بیان خوێنێتەوە. فێرە برایل بوومە بەباشی ئەگەر برایل نەبی ئەم ناتانم دەرسوانەکانی خۆم بەباشی بخوێنم یعنی دەرسەکانی خۆم هەموو بۆ برایلی دەنووسم لە هەموو دەرسەکی بە برایل دەخوێنم. زۆر سپاسی باوکم دەکەم ئەو چاپەی بۆ کڕێوم لە پۆلی شەشەوە هەما یعنی ئێستا دەتوانم بە تەواوی بنووسم و بخوێنمەوە بە برایل زۆر ئاسانە نووسینەکە. داوا دەکەم هەندێک تابعە بۆ قوتابخانەکەمان دابین بکرێت چکە هەندێکیان هەنا کار ناکەن لە کار کەوتون و هەندێک کتێبەکانیشمان بکرێنە برایل. سەنتەری ڕۆشنا هاوکاری تەواوی نابینیان دەکات لە ڕێگەی چاپی برایلەوە. تەواوی ئەو کتێب و نووسینانەی بۆ نابینیان پێویستن لە ڕێگەی ئەو چاپەوە کە تایبەتە بە شێوازی نووسینی برایل دەنووسرێت و چاپ دەکرێت. ئەمە تاکە چاپە لە هەرێمی کوردستان لەلایەن دەستگای ڕوانگەوە پێشکەش بە نابینیان کراوە. ئێستا لە چاپخانەیەکی تایبەتدا کتێب بەم زمانە تایبەتە چاپ و بڵاو دەکرێتەوە. ساڵانە پەرتووکی خوێندنی پرۆگرامەکانی خوێندنی چاوساغان دەکەینە سیستەمی برایل بۆ نابینایەکان و ئێستا لە ئێستادا پەیمانگای ڕووناچی نابینایانمان هەیە ساڵانە 50 تا 60 کتابیان بۆ تەبع دەکەین بە شێوازی برایل و هەر مەنهەجێک پێویستیان پێبێ ئەوان عەدەدەکەمان دەدەنێ ئەمە لێرە هاوکاریان دەبین و بۆیان تەبع دەکەین و لە هەمان کاتیشدا لە دهۆک لە سلێمانی لە کەرکووک لە زاخۆ لە هەر شوێنێکی کوردستان پێویستیان بە نووسینی برایل بێ کۆنتاک لەگەڵ ئێمە بکەن ئەمە لە خزمەتیان داین چکە ئەمە تاکە سەنتەرین لە کوردستان سەنتەری ڕۆشنا ئەو پرێنتەرەمان هەیە. لە سەدا هەشتای کێشەی نەبوونی کتێب بە زمانی برایل تایبەت بە نابینایان چارەسەر کراوە. لە پەیمانگای ڕووناکی نابینایان لە هەولێر 76 قوتابی نابینا سەرقاڵی خوێندن و سوود لە زمانی برایل دەبینن. پەیمانگاکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆرترین قوتابی نابینا لە خۆ دەگرێت. شەیمە وایس کوردستان 24 هەولێر. بله شاکر بحثا ابتواری دبیت بابت می افرویس پیدا 24 به مبستجی می مامستا یادگار کریم پیرداوت سروکی یکتیا کمالیان آبینان کردستان دمیوانه ببید تو گلک خیراتی مامستا زور سپاس مامستا دام تندرا دست بکین مجویا نوسینا زبر بو کنگی ودگریه تو گرینگیا و نوسینه چیه؟ بله لراسی دا او نوسینا او شیو نوسینا لسدستی کەسێکی فەڕەنسی بوو کە ناوی لویس برایل بوو ئەو کەسە لە ساڵی 1970 لەدایک بووە پاش ئەوەی کە لەگەڵ باوکی ئیشی کردبوو لە کاری پینەدۆزی ئیترویستی هاوکاری بابی بکە لە کارەکەی و بە بەکارهێنانی درێژە و چەکش و ئەوانە لە کاتی کارکردن ئیتر درێژەکە لە دەستی دەرچووە و بە چاوی کەوتۆ چاوی لەدەستداوە تر هەورە و نابینایە بۆ کە ببوویتە هاندێک یان بۆ هاندێک بۆ ئەوی کە بتوانی بە هەمان درێژە و بە هەمان شێوە کە شێوە قەڵەمێکی تایبەتە بۆ نووسینی نابینیان نووسینی ینی شێوە نووسینی برایل بۆ نابینیان کە هەل شکلی و شێوەی درێژە هەیە ئیتر وردە وردە خەریک بوو لە سەرەتادا زابتێکی ینی ئەفسەرێکی فەڕەنسی ئەو شێوە نووسینەی بۆ سەربازەکان دابین کردو کە لە کاتی شەودا تاریک بوو بتوانن پەیام و ڕێنمایەکان بخینەوە بەڵام ئەو شێوە نووسینە وەکو پێویست نەبوو لەبەر ئەوەی بە شێوەی ئاسن دەنووسرا و زۆر زەحمەت بوو بۆ نابینان نان دەتوانی ئەو شێوە بەکاربین لەبەر ئەوەی نووسین و هەڵگرتن و یعنی دروستکردنی کتێب بۆ ئەو شتانەی پێ نەدەکرا هەستا بیری کردەوە کە وای کرد بکرێتە سەر کاغەز شێوەشی ئاسانتر و ساناتر بۆ نابینان دروستکە کە شێوە نووسینی برایلە تروردە وردە حولیدا کە یعنی بچوچ کاتەوە ئەو شێوە نووسینە لە شێوەی ئاسن بگۆڕێ بۆ سەر کاغەز و هەما شێوە لە 12 نقطە بکاتە 6 نقطە بۆی کە نابینان بە ئاسانی بتوانن ئەو شێوە نووسینە بە کاغەز بەکاربین و
وەکو نووسینی پەیام و نامە و ژمارەی تەلەفۆن و سەرئەنجام گۆڤاری پێ چاپکرا و کتێبی زۆرازۆری پرۆگرامەکانی خوێنی پێ چاپکرا تاکو ئێستاش ئەو شێوە نووسینە بەرداوامە. باش مامۆستایەتگار باسێکی نووسینەکەمان بۆ بکە پیتەکانی چۆنن بەچی شێوازێکە؟ پیتەکان خاڵخاڵە لەسەر ئەوەی کوی لە پێشمانە خاڵخاڵە لەسەر وەرەقە دنووسرێ ئیتر هەر حرفەک و بە شێوازێک دەنووسرێ بەخۆی لە ئەسلدا 6 حرف پێکاتوە لە ئەسڵدا بەڵام هەر حرفەک و ینی چەند نقطەیەک پێکاتوە کە نقطەکانیش هەر حرفێک شێوەی خۆی بۆ دانراوە مەسەن ئێستا ئەو حرفە ئەو حرفی یەکەم ئەوە ئەلفی عەرەبیە ئەوەی دووەم مەسەلەن ئێستا ئەوەی دووەم لامە مەسەلەن ئەلف لام ئەلف لام ئەوەی مەسەلەن ئەوەی سێەم ئەگە بنیاران لیانداربی ئەوە میمە ئەوەی چارەم مەسەلەن دیسان ئەلفە ئەوەی پێنجەم شێوەکەی ئەگە دیارە بریادان ئەوە دالە ئەویت کە تا مەربوطی یعنی نووسرایە ئەوە نووسرایە ئەلمادە 19 ئەو تەمان باسی ئیتفاقی نێودەوڵەتی کەمەندامان دەکات پەیماننامەی نێودەوڵەتی کەمەندامان دەکات باسی مادە 19ەکەی دەکات بەو شێوەیە ئەزەوە بە هەموو زمانەکان طبعا ئێستا برایل لە هەموو زمانەکان توان ئەو شێوازە نووسینە بۆ خۆیان بەرزەستە بکەن و هەر وڵاتێک هەر زمانێک بە شێوەیەک حرفەکانی نووسیتەوە بەڵام هەمووی لە 6 نقطە پێک دێ 6 نقطە پێک دێ ئێمە لە کوردیش هەمانە لە عەرەبیش هەیە و لە ئینگلیزی و لە زۆر بە زۆری وڵاتەکان و گەلەکانی دنیا ئەو برایلیان والێ کوردەکە بتوان خزمەتی نابینایەکانی خۆیان دابیت. باشە مامۆستایەتگار ئەف نووسینە تا چەند بووە سەبەبی هەندێک و نەخوێندەواریت نابینان زاکیێن ببیتن. طبعا نابینایان پێش ئەوەی کە لیویس برایل ئەو شێوە نووسینە دابنێ ئەو داهێنانە بکە نابینان بە هیچ شێوێک نانتوانین بخوێنەوە بنووسنەوە یعنی زۆر دوور بوون لە مەسائلی خوێنی و نووسینەوە و فێربوون و یعنی هەمویان نەخوێندەوار بوون پاش ئەوەی کە لیویس برایل هات ئەو شێوازی نووسینەی دانا بەڕاستی نابینانیش وەکو خەڵکی ئاسایی توانیان ئەو شێوە برایلە بەکاربینی زۆر ئیسفادەی بوو لەبەر ئێمە بیرم دێ وەختی خۆی گۆڤارمان لۆ دەهات لە کوێت گۆڤارمان لە دەهات لە سعودیا لە لیبیا گۆڤارەکان هەمووی زانیاری و معلومات و بابەتی زۆر بوون لەسەر نابینیان و لەسەر بوارەکانی تریژیان یعنی ڕۆڵێکی زۆر باشی هەبوو بەڵام ئێستا تەکنۆلۆژیات تۆزێک کاریگەری کردە سەر هەروەکو بۆ ساوساغان بۆ کەسانی کە بینان چۆن تەکنۆلۆژیا کاری کردە سەر کەمکردنەوەی بەکارهێنانی وەرەقە تەکنۆلۆژیاش بە هەمان شێوە تەئسیری لەسەر ئێمەی نابیناش کردووە لەبەر ئێستا ئایفۆن هەیە و کۆمپیوتەر هەیە و ئەنتەرنێت هەیە و کتابی دەنجی هەیە زیاتر یعنی کاریگەری هەبووە لەسەر کەمتر بەکارهێنانی ئەو شێوە نووسینەی برایل کە لە هەموو دنیای وابزەم وایە سەنەک لە کوردستان. مامۆستایەتگار ئەم نووسینی برایلە ئێستا بۆ ئێوە هیچ کێشە و گرفتێکی نییە ینی بۆی کە ئێوە ڕۆژانە ئەتوانن هەموو نووسینێکی خۆتانی پێ جێبەجێ بکەن؟ وەڵاهی زیاتر ئێستا هەیە بەکاردەینی بەڵام زیاتر وەکو باسم کرد کۆمپیوتەر زیاتر بۆ نابینایەتیشی کۆمپیوتەر ئەوی باسی سنتەری ڕۆژناتان کرد لە سنتەری ڕۆژنا بە خۆشحاڵیەوە دەستخۆشی لە ستافە بەڕێزی سنتەری ڕۆژناش دەکەم وەختی خۆی حکوومەتی کوردستان 2005 ئەو سنتەرێکەدانا مەزمعێک دەوراتی کردەوە مەزمع خولی زۆرازۆی کردەوە بۆی کە بتوانین کۆمپیوتەری نابینان بەکاربینین ئێستا کۆمپیوتەر بەکاردێنین بۆ نووسینی نامە و بۆ نووسینی پەیام و بڵاوکردنەوەی هەواڵەکان و ئەو شتانە و هەمان شێوەش ئایفۆنیش بەڵام لە کاتی پێویستیش ئەو برایلە بەکاردێنین ئەو برایلە بۆ یەک زۆر گرنگە ئێمە ئەگەر باسی ژینگەی کەم ئەندامان بکەین لە دامودەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دنیاش وایە ئەو ژینگەی دەبی بیگۆزێنرێ ینی سازێنی بۆی کە بتوانانی نابینایەک بە ئاسانی ژوورەکانی باڵەخانەکان بینتەوە یعنی سەردانی دایرەیەک دەکایان سەردانی شوێنێک دەکات مەفروزە لەسەر دەرگای ژوورەکان لەسەر دەرگای شوێنەکان هەموو بە شێوەی برایل بنووسێ مەسەرەن بنووسێ ئەوە ژووری مەسەرەن بەڕێوەبەرە یا مەسەرەن ئەوە ژووری کارژێڕیە مەفروزە ئەو شێوە برایلە بەکاربی هەندێ بۆی کە ئێمە بتوانین ژینگەیەکی باش بۆ کەمەندەمان بە تایبەتی نابینیان و هەموو کەمەندا بەکانتر بۆ نابستانیش کە ئەوش علامەتی خاصیان هەیە ینی ئیسفادەی لێ بکەین و لە دام و دەستەکانی حکوومەت و لە شوێنە گشتەکان بۆ باشترکردنی ژینگە کەمەندامان و
نابینان ئەو شێوە برایلە زۆر زەرورە زۆر پێویستە کە حەقە و حکوومەت هێرێمی کوردستان وەزارەت کارباری کۆمەڵاتی بیر لەو خاڵە بکاتەوە. باشە مام سەیادگەرنووکە ئەم دەزانین تەکنەلۆژیای دەستێ بەسەر کۆمەلگایەدا گرتی تەکنەلۆژیا بووە هەندێک و هاری هەنگۆ بکات یان هیچ ئامرازە دیکە هەنەک و جهێن نووسینا برایل بۆ هەوە بگریتە بە ئاسانتر بیتم بۆ هەوە ئاسانکاریە بەڵام جێی نووسین ینی برایل ناگرتەوە لەبەر ئەوەی برایل هۆیەکە بۆ فێرکردنی نابینا خوێندن و نووسین ینی خوێندنەوە نووسینەوە یان نووسین و خوێندن ئەویش لە شێ فێردەبی لە پەیمانگای نابینیان پەیمانگای نابینیان پێویستە و هەر بە خۆشی وایە ئەو شێوازە برایلە بەکاربینی لەبەر ئەوەی بۆ ئەوکە نابینە بتوانین نابینا فێری خوێندن و نووسین بکەین پێویست برایلی زۆر پێویستە زۆر گرینگە و هەروەها هەندێک حالەتەیە مەسەلەتی پێویست بە برایل هەیە بەڵام بۆ مەسەلەی بەردەوامبوونی پەیمانگاکانی نابینیان لە دنیا و لە کوردستان و برین لە منتقەکەش پێویستی بەو شێوازە برایل هەیە لەبەر ئەوەی ئەگە تۆ برایلە نەبی ناتوانین نابینا فێرە خوێنی نووسین بکەی و کە دەستە قوتابخانە زۆر گرنگە بەڵام تەکنۆلۆژیاش ئاسانکاری کردووە بەڵام ئێستا مەسەلەن وەکو باسم کرد ئایفۆن بەکاردێنین کۆمپیوتەر بەکاردێنین بەرنامەکانی سوۆسیال میدیا بەکاردێنین بەرنامەکانی ڕۆژانە کە پەیوەندی پێکۆ دەکەی مەسەلەن ئەوە ساپە ئەو مەسەلەن ئەو ماسنجەرە مەسەلەن ئەوە سیگناڵە ئەوە تەلێگرامە تویتەرە دەتوانین بەکاربینی بەڵام ئەوەش گرنگە بۆ ئەوەی کە نابینە قوتارکە ڕزگارکە لە نەخوێندەواری پێویستە لە پەیمانگاکان هەر هەبێ و هەر گرنگیشە و بۆ باشترکردنی ژینگە لە دام و دەستگانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو شێوازە برایلە پێویستە. مامۆستاگار ئاساییە لە پێشەوە بیبینم بمبورە دەستخۆش ئەوە شێوە نووسی بە زمانی عەرەبیە پیشانی بینەران شاکار طبعا ئەمە نووسینی برایلە کە زمانی عەرەبی ئێستاوە ئەمە زمانی عەرەبی نووسینی برایلە باسی پەیماننامەی نێودەوڵەتی کەمەندەمان دەکات کە 2006 لە نەتۆ یەکگرتوەکان دەرچووە. طبعا نووسینی برایل لەسەر زۆربەی دەرمانەکانیش هەیە بۆ یەکە نابینایان بەڵێ بیناسنەوە ئەو خەڵکی زۆر میمە مامۆسایەتگار بەس ئەمە هەستەکەمە بێ زۆر حەزەر بکەی لە کاتی هەڵگرتنی ئەوانە ینی ئەبێ پارێزگاری لە بکەیت لەوانەیە احتیمالی تێک بچێت بارزە وەرەقەکەی ئاوەڕەکەی ناسکە بەڵام وەرەقەش هەیە ینی لۆی بە قۆتر لۆی باشترە بەڵام ئەوە وەرەقەکەی ینی نەوعانمە دەبی ئاگال لێبی کە مەسەن دەیچوێنە حرەکەی ینی هەڵگرتنی ئەبێت تۆزە حەزەری ناوی بە هیچ شوێک دەستەڕوی بخینەوە باڵە کە دەستەر بوو ناوی بە هیچ شوێک دەستکتەر بوو کە خوێنتەوە خاڵەکە نقطەکان نامینێن ینی ناو دەسن لەبەر ئەوە دەبی ئاگداربی دەستەربی تەڕنەبی دەست بە عراق نەبی بخێنیەوە بەڵام ئێستا تەکنۆلۆژیا شتشکەی خستە بەردەستی نابینیان لە دنیا ئەو جیهازەکەی ئامێرەکەیە کە پێدرێن پەکمێت و زۆر ئامێر هەیە ئەستری ئەلکترۆنی پێدرێن بە عەرەبی ئەو ئەسترا ئەلکترۆنیە لە کۆمپیوتەر ڕبط دەکەی ئەوەی کە لە کۆمپیوتەر سەرشاشەکەی بە هەمان شێوە لەسەر جیهازەکە بە برایل دەنووسرێ بە شێوازی برایل دەنووسرێ و نابیناکە دەتوانانی ئیسفادە بکە قورئانمان هەیە بە کاملی هەموو جزئەکانی بە شێوەی برایل نووسراوە و ئەو نابینایی کە شارەزای لە خوێندنەوەی برایل دەتوانی ئیسفادە لێ بکە قورئانی پێ بەرکاو قورئانی پێ بخوێنیتەوە. مامۆستایەتگار تا چەند کەرتێ تایبەت لە ڕێستۆرانتە بۆ مێنۆیا بۆ خواردنە تشتێک جانایان هەفکاریان هەنگۆ کردیە بۆ هەندێک و نووسینا برایل هەبیتن نییە هەتا ئێستا و حالەتم نەبینی و لەبەر ئەوەی ئاستی و شیاری کۆمەلگا بەرامبەر بە شێوە نووسینی نابینایان کە ناوی برایلە زۆر لاوازە ینی هەر بەگشتی بەرامبەر کەمەندامان ینی لاوازە کە مەفروزە کە دەچیە خواردنگەیەک مەفروزە بە شێوەی برایل منیوەکە حازر بی و بە شێوەی زمانی ئاماژەش کە نابیستانە ئەوانیش لەوێ مەسەلەن ئامادەبی لۆی کە مەسەلەن نابینایەک داوای خواردنێکی خۆی دەکە کە حەزی لێ بیخوا بە شێوەی برایل بخوێنتەوە و داوای بکە یان نابیستەکە هەروە بەڵام هەتا ئێستا نەمبینیوە نەک لێرە لەسەر تاسەری عێراق ئەو حالەتم نەبینیەوە و بەداخەوە ینی لە دام و دەستەکانیش نییە بەڕاستی هەتاکو ئێستا ئێمە مؤسساتی ڕاستە سنتری ڕۆژنامانی دەستخۆشیانی دەکەین بەس مؤسساتی گەورەمان نییە دام و دەستگە گەورەمان نییە کە چاپخانەی گەورە و
کەسانی پرۆفشنەڵ و کەسانی لێهاتوو کە بتوان هەموو دامودەستەکانی حکوومەت هێرێمی کوردستانیان خواردنگەکانیان کەرتی تایبەت داوای چاپکردنی هێشتشیان لێ بکە بۆیان دابینکەن و بۆیان چاپکەن و بیان خەنە بەردەست لەبەر ئەو زۆر زەرورە کە حکوومەت هێرێمی کوردستان بیر لۆ بکاتەوە کە ئێمە چاپخانەی گەورە دانین چاپخانەی باش دانین بۆ ئەوەی کە بتوانین سوود لەو شێوەزی نووسینە وەرگین و بۆیش ئەو پایامە دەمە حکوومەت هێرێمی کوردستان لەبەر ئەو ڕۆژی برایل و ڕۆژی زیانی نووسینی برایلە هیوادارم حکوومەت هێرێمی کوردستان ئەو داواکاریمان هیواداری نێمەش مامۆستا یادگار لە کابینەی نوێی میشە کۆمەڵی خزمەتگوزاری بۆ نابینایان کرا لەوانە دروستکردنی ڕێگەیەکی تایبەت لە لای خەڵاوە و ئەوانە هیوادارین لە کابینەی دێمیشە حکوومەت هێرێمی کوردستان گرنگیەکی زیاتر بە نابینایان بات یەکێک لەوانە ئەو نووسینی برایل چاپخانە و ئەو ڕێگای بخۆمان ئەمە کێشێت نابینانی کوردستان ئێمە لەگە وەزارەتی شارەوانی و لەگەر بەڕێبراتی شارەوانیەکان و ئەنی کەسانی پەیوەنددار لە وەزارەتی شارەوانی پەیوەندیمان کرداوەمان کرد کە ئێستا 4 کیلۆمەتر ڕێگای تایبەت بە نابینان ناو سنتەری شاری هەولێر دروست بووە و لە ڕووی شارستانی شتەشی گرنگەوە هەروە نابینایش سوود لەو ڕێگای دەبین و ئەوە جێگای دەستخۆشی و خۆشحاڵی هەموو لایەکمانە بەڕاستی مامۆستا یادگار کەریم سەرۆکی یەکەتی کۆمەڵی نابینان زۆر سپاس و چاوڕۆت گەلمەدا بووی زۆر سپاستان دەکەم زۆر سپاس سپاس. بەڵێ دێرین یاری جۆرابێن هاوڵاتیانی ڕۆژهڵاتی کوردستان کۆ دەکاتەوە لە ڕۆژهڵاتی کوردستان لە شەوانی درێژی پاییز و زستاندا هاوڵاتیان بە یاریە خۆماڵیەکانی ناوچەی کوردەواری خۆیان سەرقاڵ دەکەن یەکێک لەو یاریانە کە چەند ساڵێکە لە ڕۆژهڵاتی کوردستان پێشوازیەکی زۆر بەربڵاوی لێ دەکرێت جۆرابێنە کە لە ڕیزی میراتە کەلتوریەکانی ڕۆژهڵاتی کوردستانیشدا تۆمار کراوە. یاریەکی کوردانە بۆ بەسەربردنی شەوگاری درێژی پاییز و زستان لە ڕۆژهەڵاتی کوردستان. جۆرابێنی یا گۆرەوی بازی یاریەکە کە ڕەنگە تەمەنی بەقەت تەمەنی کورد بێت. پێداویستەکانی ئەم یاریە 5 جووت گۆرەوی مەرەزی دەستچن و مازوویەکە کە ئەویش بەرهەمی دارستانەکانی زاگرۆسە. یاریزانەکە دەبێ مازووە بچووکەکەی ناودەستی لە ناو یەکێک لە دەتا گۆرەویەکەی بەردەمیدا بشارێتەوە و تیمی بەرامبەریش دەبێ مازووەکە بدۆزنەوە. ئەو دەگۆریانە بەو مازۆیە پڕ دەکاتەوە مازۆکە دەیە گۆرەیدا دەبیت تەرەفی مقابل کە پێکاتوە لە گوڵباز و بژێڕی نەخشی گوڵبازی ئەوەیە کە مازۆکەی دنێ گۆرەیدا ببینێتەوە و تەعینی بکە کە دوای بەهێنانی گوڵ یا 11 گۆرەکان دەسوڕێنەوە بۆ تەرەفی مقابل و تەرەفی مقابلی شەروە بە پێچەوانە وەکوان شتێ دەکەن گوڵبازەکان بەهێنانی مازۆوە گۆرەکان دەسوڕێنیتەوە و دەست پێ دەکەنەوە. ئەمن ڕاستی ئەو جۆنگوڵ یازدە لەبەر نووری ئەو کردێت دەڵێن هەشتم و دەم ئەو جۆنگوڵ یازدەنا هەمیش ئەنحەنەوەکی خراپە بەڵام چەند ساڵێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان یاری جۆرابێن زۆر باو بووە و لەلایەن لاوانەوە پێشوازیەکی زۆری لێ دەکرێت. کەم گوند لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە یەک یا چەند تیمی جۆرابێنی لێ نەبێت. ئەم یاریزانانە جار هەیە بۆ پێشبڕکەی جۆرابێن گوندا و گوند دەگەڕێن هێندێک جاریش دەیان گوندی ناوچەیەک لە نێو خۆیاندا پێشبڕکەیەک ڕێک دەخەن و شوێنێک بۆ بەڕێوەچوونی پێشبڕکێکە دەستنیشان دەکەن. یاری زۆرابێن کەوا دیارە یارێکی کۆنی باب و باپیرانمانە و بۆ ئێمە جێماوە و شکری خودای ئێستاش پەرەیەکی زۆر باشی گرتووە. لە شەوەکانی پاییز و زستاندا کە شەوەکان درێژ دەبنەوە ئازیزان یاریزانەکانی ئەو یارەیە لە شارەکانی پیرانشار و شنۆ و ئاوایەکانی ئەو دوو شارە بە دەوری کۆ دەبنەوە و لە کاتژمێر 6 و 7 ئێوارەوە تا درەنگایی شەو خەریک یاری جۆرابێن دەبن. شکری خودای ئێستاش لە نێو لاوەکان و بە ساڵاتچۆکاندا زۆر باشی پەرەگرتەوە و یاریە و ئەم یاریە دیێرینە کوردیە لە ساڵانی ڕابردوودا
لە گوندەکانەوە گەیشتوتە شارەکانیش و ئێستا لە ناو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش یەکێک لە یاریە دڵخوازەکانی لاوانە و پێشبڕکێکانی جۆرابێن لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هۆڵە وەرزشیە گەورەکاندا بەڕێوە دەچن و جار هەبووە نزیک 200 گروپ لەم پێشبڕکیانەدا بەشداریان کردووە. پێشوازی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بووەتە هۆی ئەوەی ئەم یاریە ساڵی 2019 وەک میراتی کەلتوری نابەرهەستی کوردستان لە ریزی میراتی نیشتمانی ئێراندا تۆمار بکرێت. کامیل بۆکانی، کوردستان 24. شاکار لەبەر درێژیە شەوێن زستانێ و کولتورێ کوردەواری gelekê dewlemend e bi yariyên cora û cor ve ca xelkê me jî ez barim li Kurdistanê jî şevbîriyê xwe bivane bi serbetiyek li wan kilaw-kilawê ne sênî sêniyanê ye. سینی و زەرفیش پێم وا بێەوە تایبەتە بە شاری کەرکووکی خۆشەویست. شاکار هەر bi meremandê ku Kurdistana me herdem cihê aramiyê geştariyekî Rusya bi merema dîtina herêma Kurdistanê hatiye zaxo bi dîrok û ciwaniya zaxo mendehoş bûye. Sê bû çar rojan li zaxo dimînît û bû dema mehekê jî li herêma Kurdistanê maye. Welatiyekê zaxo di mala xwe de xizmeta vî geştiyarî dikete. شش مهن ji welatê xwe bi paysiklê derkeftiye. Arçûn Akinciyê welatê Rusyayê birêka derwazê nîvdewletiyê İbrahim Xelîl gihişte Zaxo. Bi tinê di wêneyan da ev bajêr dîtiye. Bi meydanî seredam bû kir dê qesta jimareyeka cihên wê yên geştiyarî û dîrokî ket bi taybetî deverên çiyayî. بدیتنا وی باجری دلخوش و مندهوش بو. I came from Russia, especially from Moscow. And last time when I came to من لە رووسیا هاتووم لە شاری مۆسکۆوە. 3 ڕۆژ لە زاخۆ دەمێنمەوە. هیچ بڕەپارەیەکم خەرج نەکردووە چونکە خەڵکی ئێرە میوان دۆستن. هەمیشە کە چاوم بە خەڵکی ئێرە دەکەوێت قسە دەکەین و هاوکاریم دەکەن. بەیەکەوە نان دەخۆین، خواردنەکانی ئێرە زۆر خۆشن و کوردستانم زۆر بەدڵە بە تایبەتی زاخۆ. ڕۆژانی داهات و لێرەوە دەچم بۆ پایتەختی کوردستان. ji ber ku Zaxo bajêrekê mêvanhewîn û dilvekere gencekê Zaxo bû dema sê bû 4 rojan li mala xwe dê xizmeta evî geştiyarî ket. Ew gele dewlet oraya hotî heta geştî vêrê. Bes bêjit bû mij vêrê hemî ciha xweştir bî. Bîstîn gelek horîkan gel min xelkê vê noet ez çi poreyê sarif kim noet ez li hotêla binvim. Ev rû me planê deynotî em hindek cihê dîrokiyê Zaxo nîşanî bikin û piştî hingê em bin dev xwe ve vêt ev şevel deh me ve bin va di sê roja. Piştî arçûn bi paysiklê hatiye herêma Kurdistanê biryar bû bi tinê bû demê çend rojan lê bimînît. Lê ji ber ku serinca wî hate rakêşan bû dema mehekê lê herêma Kurdistanê dimînît. Ji ber mêvandostî û ciwaniya evî bajarî li her qulaçkeka dunyayê geştiyar seredanê bûtken da ku bibînin. Mîna arçûn jê Rusya hatiye bû berîxwedana evî bajarî. Mêvan Mecîd Kurdistan 24. Zaxo. Neptinê Zaxo Kurdistana me her cihekê wê cihê aramiye cihê mêvandostiye bi şakar ev bu hindê baş e tu bîniye hevlêrê bibe çayxana meşko çayeka kurdewarî ji bide ya. Tu waz leweyان bêne tu culê bûtî çi wî tî 3 roja li Zaxom dînarekim serif nekirdo. Ya ve xelkê Kurdistanê merdemêr e merdemêr. Her bijî. بەڵێ بەڕێزان وکو باسمان کرد لە سەرەتاوە ئەمڕۆ تەوەری دووەممان تایبەتە بە تەندروستی و پاراستنی ددان. بۆ ئەو مەبەستەش دکتۆر سەروەر قاسم پزیشکی پسپۆڕی ددان و مامۆسای زانکۆ لامان میوانە دکتۆر زۆر بەخێر بێ. سڵاو لێبی. gelek xeraتی زۆر سپاس کە تو ئەڤڕت گەلمەتا بووی. دکتۆر بلام bi şêwekî giştî behsa parastina dem û dizanim bikein. باینتان باش ڕۆژێکی خۆش بۆ ئێوە بۆ هەم بینێدانی کوردستان 24. پاراستنی جستە ئەرکێکی ئاینیە ئەرکێکی پیرۆزە بەدەر لەوەش پاراستنی دەوددان و پاکڕاگرتنی و تەندروستی دانەکان بەدەر نییە لەو ئەرکە بۆیە بە شێوەیەکی گشتی هەم بریتە لە پێشبینیکردنی کەسایەتی کەسەکە لەلایەن تەندروستی و پاکڕاگرتنی
بۆ تێکەڵبوون لە کۆمەڵگە و پاکراگرتنی و جوانبوونی دانەکان یەک لە بنیاتە گرنگەکانی کەسایەتی مرۆڤە. باڵە دکتۆر کۆمەڵە ڕۆتیناتەیە کە پێویستە ئێمە ڕۆژانە پێی هەستین باسێکی ئەو ڕۆتیناتانەمان بۆ بکە ینی بۆ پاراستنی دەم و ددان. بەڵێ لە ڕۆژگاری ئەوڕۆ هەموو ئەو فاکتەرانی کە بۆ پاکراگرتن و بۆ پاکردنەوەی دان دەکرێت بەردەستن سوپاس بۆخوا بۆیە بەلایانی کەمەوە ڕۆژانە هەر هاوڵاتێک پێویستە زیاتر لە جارێک ددانەکانی بە فلچە ماجون بە هەوریدان جوان پاکڕاگرێ دوای ئەوەش لە ئارتیکڵی نوێ و توێژنە نوێیەکان تەنها بەکارلانی فڵچە بەس نییە بەڵکو پەتی ددان یان فلچەی کەلێنی ددانەکان وەکو تەواوکاری بۆ پرۆسەی پاکراگرتنی دان پێویستە. باشە دکتۆر gelek car em dibîsîn yan em dibînîn yan kesên me giringî bi didanê xwe nadet maşallah çi mişkîlen ya yê hey rojê du ca didanê xwe şot giringeka taybet bide serra hindêş her mişkîleya heye ev bo. Bal her organek li organekani laşê mirov zor faktor karîgerî tê dikat. Ew dewrûberî ke tê de dejî weroha babetî bo maweyî zor karîgerî heye. واتە ئێمە دەچینەوە سەر هەمان ئەو بیردۆزەی ڕێژەیەی ئەنیشتین کە هیچ شتێک مطلقی 100% تەنها وجودی خوانە بێت بۆیە کاتێک هەر حاڵەتێکی تەندروستی یان هەر حاڵتێک ڕوو دەدا ڕێژەیە بۆ نمونە لەوانەیە بابەتی بۆ ماوەی لە 100 بە ڕۆستەکە پێک بێنێت و بابەتی گرنج پێدان لە 100 پێک بێنێت بۆیە دەکرێت زۆر جار خانەوادەیەک کێشەی شتایبەتیانە بێ بەڵام لەبەر کێشەی بۆ ماوەی ئەو شتە ڕوو بدا زۆر جاری شەیە ئەو دەوروبەرەی کە خەڵکەکەی لێگەورە بووە بۆ نمونە ئێمە وەکو پزیشک ئەزمموی ئەومان کردووە کە لە دەرەوەی سنووری شاری هەولێر خزمەتی هاوڵاتنی خۆمان بکەین هەم لە ناوەوەی شاری هەولێر زۆر زار دەبینین لە شار و شارۆچکین دەرەوەی شاری هەولێر خەڵکەکە لە ڕووی توانای جستەییەوە زۆر باشترە لەوەکەوەی کە خەڵکی ناو شار بێت ئەمەش ڕوول و ستاندەرێکی جیهانیە بۆ نمونە لە شارۆچکەیەک کە من ئەزمموی خۆم وەکو تەنز باز دەکەم کاتێک یەک ددان هەڵکێشانمان دەکرد بۆ هەر هاوڵاتێک دەمانبینی لە ڕووی جەستەی و ئێسک و پاوەری و قوتی دانەکان بە شێوەیەک زۆرە کە هیچ کاتێک و ئەزمونەمان لە ناو شار بە زۆر بەکەمی کردووە ئەمەش بوونیەوەیە کە ئاوهەوا و شێوازی خواردن و خواردنی لە قوتونرا و ئەوانە زۆر کاریگەری لەسەر جەستەی مرۆڤ هەیە. باش دکتۆر با بڵێن لە چەند ساڵی ڕابردوودا لە ئێزا ئێستاش ئەبینین هاوڵاتیان لە دەرەوە بۆ ئەنجامدانی جوانکاری بێ بۆ چارەسەرکردن بێ ئەگەڕێنەوە بۆ کوردستان حەزەکەم باسێکی ئەوەم بۆ بکەی ئاستی پزیشکی ددان لە کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوەیە ئێستا لە چ قۆناغێکایە؟ بەڵێ بابەتێکی زۆر جوانە تۆروژان من سەرەتا گەرتیش بکەمە سەر ئەوە ئایا لە ئەو قاڕێکە ئەو کیشوەرێکە لێمان نێزیکە کیشوەری ئەوروپا لە ئەزمموی هاوڵاتیانی کورد تاچی ئەوروپی تاکەش سەرکەوتووە هەم لە ڕووی سیستەمی پێشکەوتنی تەندروستی و سیستەمێشی زۆر پێشکەوتووە بەڵێ دەبینین پێش ئەو ڕووداوانەی کە لە کۆماری رووسیا ئۆکرانیا ڕوویدا هەر هاوڵاتێکی ئەوروپی کە دەگەڕاوە پێشنیاری دوو وڵاتیان بۆ کردبوو کەویش ئۆکرانیا بوو لەگەت تورکیا دوای ئەو ڕووداوە نەخوازرانی کە لە وڵاتی ئۆکرانیا ڕوویدا خەڵک بەشێکی زۆری ئێستا وەکو بەدیل ڕوو لە تورکیا دەکات بەڵام دوای ئەوەی دەبینین کە زۆرێک لە ناهەمواری و زۆرێک لە ناسەقامگیری لە بابەتی درا و ئەو بابەتان هەیە ئێستا هاوڵاتانی ئەوروپی بە شێوەشی بەرچاو زۆرتر لە جاران باکووری عراق و بە تایبەت هەرێمی کوردستان هەڵدەبژێرن من وەکو ئەزمموی کلینیکی خۆم زیاتر لە 20 ڕەگەزنامەی جیاوازی بیانیم چارە کردووە و بێزگە لە چارەکردنەکان بەس تەنها نهێشتنی ئازار نییە بەڵکو جوانکاریشە و بە هەمان شێوە لە هاوڵەکانی خۆم کە پزیشکی جوانکاری لوتن یان پزیشکی جوانکاری گشتینە دەبینین هاوڵاتیانی ئەوروپی هەرێمی کوردستان هەڵدەبژێرن ئەو داتایانەش بە خۆشحاڵیەوە کە ئەوڕۆ هەمووی بەردەستە و دۆکیومنتە کە دەبین هاوڵاتیانی ئەوروپی دەگەڕێنەوە کلینیکانی خۆمان کەواتە ئەگەر کەرتی گشتی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە بابەتی گەشتیاری تەندروستی بدات ئەوە ئێمە لە ڕووی ئابووری و لە ڕووی پەرسەندنەوە لەوانەیە زۆر قازانج بکەین. باشە دکتۆر نوکەت شتێکی دیگەلێکی باوەت نافمەدا هۆڵیوت سمایل
دما تتاخفتي من دقتها داني تجدات هوليود سمايل نكري وكي الدكتورة كنو كتبيني كسق دقيقة 8 سالي مثلا ما شاء الله داني توي قالك جوان بلي والله ازشم هوليود سمايل كم يان بي سي بين دبيت از دي كم نابي دبيت هجد دان هبن يان هميه بكم يعني براسي افيا جرينجا بله اما هم روجك هولي اود دايم بزوانترين شيوا لروي زستو لروي اخاوتنو لروي زمانی زەسەوە لەگە خەڵک بە ئاخفین بۆ ئەمەش پێویستمان بە ڕووکارێکی جوانە هۆلی ئیسماعیل ستایلێکی گشتیە بریتە لە عنوان و تایتڵێکی گەورە بۆ ئەوی کە جوان دەرکەوی ددانەکانت بەڵام ئەوە بسەوە ناگرێتەوە کە تەنها کەڤەری دانەکان بکەی بۆ نمونە ڕاستکردنەوەی دان یا خوشوشتنی دان یان لێزەرکردنی دان دەستکاری هەمووی بکەی لە ئەنجامدانی هۆلی ئیسماعیل بەڵێ مەبەست لەوەی چیە بۆ ئەوەی کە بڕیار بدەین کە ئەوکو ئەو بەڕێزە باسی کرد کە چێ هۆلی ئیسماعیل ئەنجامدات پێویستە پزیشکی پسپۆر بڕیار لەسەرەوە بدات پێگەی پیشەی و کۆمەڵایەتی ئەو چارەخوازە زۆر گرنگە بەڵام ڕێی دکتۆرەکەش زۆر گرنگە بۆ نمونە کاتێک نەخۆشک بۆ نمونەوە گرین بۆی هاوڵاتیان و بینەران زیاتر ئاشنابن کە دێتە ناو کلینیکانی نۆرینگەکانی ددان ئێمە فۆتۆی تایبەت بە پێکەنین و ددان دەگرین کە پێی دەڵێن دێنتەڵ فۆتۆگرافی واتە ئەو فۆتۆی ئێمە دەیگرین بزانین ئەو چارەخوازە لە چاوی ئازیزان و خزمەکانی چۆن دەردەچی لەوانەیە ئەمە بۆ شێوەی نەیبینی زۆر جارێ من بۆ چارەخوازانی خۆم تەنها چوار ددان کەڤەر یان توێکڵ و توێژاڵە ددانم دانایە بەڵام هەندێکیان پێویستیان بە هیچ نەبووە بگرێ هەندێکیان پێویستیان بە زیاتر لە 20 ددان بووە کەواتە ئەوە لە کەسێک لۆ کەسێک کە دەگۆڕێ بەڵام تەمەەن ئەوان هەمووی پێوەرن تەمەەن ڕەگەس و خواستی کەسەک و پێداگیری کەسەکە ئەوەش پێوەری هەمی کەس نەشێ بکاتن مەسەڵەن ئەگەر ئەس دانێت من تەندروست بن باش بن ئەس بێم بم دکتۆر ئەس حەزکەم هۆلۆ سمایلە بکەم ئامۆژگاریاتە دێ بۆ من چ بیت بەڵێ بە دڵنیاییەوە پزیشکەکانمان ئاستێکی زانستی بەرزیان هەیە بە خۆشحاڵی و باز دەکەم کە ئێستا پزیشکەکانمان لە ئاستێکی بەرزی جیهانین کاتێک کە چارەخوازێک داوا دەکا چەند پێوەرێک و فلتەرێکی تایبەتی زانستی هەیە بۆی ئەو پزیشکەش لە ڕووی دەرونیەوە بە زەمیرەوە بتوانی ئەو جوانکاری و ئەو پرۆسی لە بۆ کەسەکەی ئەنجامتە دڵنیا بە ئێمە پێوەری زانستی خۆمان هەیە تاکو بڕیار لەسەوەی بدەین واتە کاتێک گەنجێک دێت تەمەنی 17 ساڵ یان 18 ساڵە حتا ئەگەر ببێ باوانیش بێتە ناو نۆڕینکانی خۆمان ئێمە وەکو کە سوکاری خۆمان سەیری دەکەین بە دڵنیاییەوە ئەگەر نەزانین کە ئەو کەسە پێویستیتی بە لە ڕووی زانستیەوە یان بەوکو گوتم بە پێگەی پیشەیی و کۆمەڵایەتی خۆی زۆر جارێک کەسێکە دەرکەوتنی زۆرە خەڵک دەبینی شوێنی داوامەکەی زۆرێک لە هەستیاری تێدایە ئیدی پێویستە بە شێوەیەکی جوانتر یان زۆر تەسی لە حاڵی دەرونی کەسەکە دەکە تەمان ئەوانە ئەمە قسە لە نەخۆشەکەی وەردەگرین وەکو فیدباک بەڵام پێوەری زانستی خۆشمان هەیە باشە دکتۆر بێجگە لە هۆلی ئیسماعیل هیچ جۆرە جوانکاریکی تر هەیە لە هۆلی ئیسماعیل با بڵێن تەندروستتر بێ چکە زانین ئەبینین ینی زۆر کەسەیەکە هۆلی ئیسماعیل ئەنجامەیە ترەوە ڕەتی بە کوالیتییان کلینیکەکە ئەویان شتێکی ترە کۆمەڵێک کێشەی تەندروستی دەموددانی بۆ دروستە بێ ینی هەندێک کاتێ لە کاتی نان خواردنە یەتە دەرەوە یان جۆرێکی تریار ناوەوەی ئیلتیهابەکە بەدیلی هۆلی ئیسماعیل هەیە بەڵێ بە شێوەیەکی گشتی هەموو چارە سەریانەی کە دانانی بەشێکی بێگانەیە لە جستەی مرۆڤەکە وەکو توێژاڵ یان کەڤەر یان هەر شێوازێک لە شێوازەکان دەبی ئەو مادە لە ڕووی کوالتیە زۆر بەرزبی و شێوازی دانانەکەشی زۆر بە زانستی و بە پێوەری زانستی زۆر بەرز بڕوە و هەروەها ئەو تاقی کە دروستیش دەکات دەبی لە ڕووی زانستیەوە و لە ڕووی دیزاینەوە زۆر مهم و گرنگبی بەڵام وەکو باسم کرد ئێمە کۆمەڵێک چارەسەری بدیلمان هەیە واتە کە نەخۆشێک دێ لە زاری یەکەمەوە ناکرێمە هۆلی ئیسماعیل بکەین زۆر جارەیە شوشتنێکی دانی بۆ دەکەین بەکارێنانی لێزەرێک لە ناو کلینیکانی خۆمان ئەگەر بینیمان کەسەکە لە ڕووی هەست دەکەین هێشتان پێویستی ئەو کەسەی خواستنی ئەو کەسەی پڕ نەکردیتەوە ئەو جەمە فکر لەوەی دەکەینەوە کە توێژاڵ لەسەر دانەکان دانین بەڵکو دانانی توێژاڵەکە بڕینی دانەکە ڕێژێ بڕینەکەی دیزاینکردنەکەی و بەرنامەی تایبەت شێت تەمان کە ئەوانە ئەو پرۆسانە زیاتر بەرچاوڕوونی داتە نەخۆشەکە بە خۆشحاڵیەوە ئێستا ئەزمموی چارەسەری پزیشکیدان لە هەرێمی کوردستان بە شێوەیەک بەرزە کە پزیشکانمان هیچیان کەمتر نیە لە پزیشکانی جیهان
بگرە زۆر جارەیە کە لە کۆنفرانس و کۆ و سیمینارە زیانیەکان دایان بینین ڕێژێ ئەو نەخۆشانێکی ئەمە بەڕێ دەکەین لە چاو هەر پزیشکێکی تر ئەو ڕێژەوە زۆر زیاترە ئەمە شوی کردێک کە ئەزمون ماوەکو پزیشک زۆر باشتر بی. باشە دکتۆر تێت ئاخفنێت خۆدا ئاماژە بلێزەرا دزانە کرد ئەم gelek جارا dibînîn însanê çay mirovên hey ku dizanê tu zerdin eger çend bişo çend giringê pê den naçar bê telayî doktore bi lêzer bîtin bi her şewazekî hin pêşniyar bikin dibêjin ew lêzere mînaya didana lawas diketin yan bêjin tenik diketin ev ta çend rast e. بەڵێ تەنها شوشنەی ددان لابردنی پەڵەکانی سەرددانە بەڵام ئەمە لە شێوە و زەردی ئەگەر بە قوڵتر باسی و بابەتت بۆ بکەم زەردبوونی ددان یان بوونی پەڵە دوو بابەتی جیاوازە وەکو ئەوەی کەس ڕووکاری دانەکە بەهۆی جگەرە یان بەهۆی خواردنەوە گازیەکان یان بەهۆی خواردنی قاوە و چایە مەسەن پەڵەیەش تایبەت بگرێ یان شەوەتە زۆر جار هەیە لە ڕووی بۆ ماوەیەوە یان شێوازی دانەکە بە شێوەیەک زەردە ئەگەر پەڵەکان ئەگەر هەر ڕێگەشی نەخوازرا و لەسەری دانەکە بێ ئەوە لەوانێ ئەنجامی هەبی بە شوشتن و بە لێزەریدان بەڵام ئەگەر خودی دانەکە عازی دانەکە زەرد بوو ئەو پێویستی بە توێژاڵ یان کەڤرکردنی دانەکە هەیە وەکەوەی کە بە ڕێزیشت باز دەکەی هەستیاری هەر مادەیە کە لە لاشەی مرۆڤ بەکاردێت بگرێ حتا ئەو حەبانەی کە بۆ مەسەن نهێشتنی ئازار بەکارێت هەمووی پێویستە کە شوێنێک چارەسەر کات و لە شوێنێکی تر ئیتر یان گورچیلە یان جگەر خۆی لە ڕزگار کات کەواتە بەکارێنانی هیچ مادەک هەتا بگرە دژە خۆر یان هەر مادەیش تایبەت هیچیان ئەوەندە سیف و سەلامەت نینات بگرە پێکاتەوە کۆنتێنتی کیمیایی هەر تێدایە بەڵام وەکۆی کە ئایا چاندنەوەی دان تووشی شێرپەنجەم دەکات نەخێر ئەوە ڕاست نییە ئایا کە لێزەری دانەکان تەنگ دەکات نەخێر ئەوە ڕاست نییە زۆر جار هەیە قسە و باس و هەڵەڵێک تێگەیشتن هەیە هەندێک شتەیە بنەمای زانستی هەیە کە چەندین ساڵ پێشەوەی لە کوردستان ئەزمون کرێت لە دەرەوە بەکار هاتووە. باش دکتۆر ئێستا پرسیارەکەی دێرین خان بەیەک گوشە پێمان بڵێ ئەنجامدانی ئەو لێزەرە یاخود ئەو پاکردنەوەیە ئەو شوشتە مینای ددان کەم بکاتەوە یان نا مینای ددان کەم ناکات تەنها تۆزە کەستیاری زیاد دەکەم میکانیزمی شەکەی وایە. باش دکتۆر باسی جگەرە و نێرگەلە و ڤیپ و خواردنەوە گازیەکانە کرد بێجگە لە ئەوەی کە دەموددان زەردەکە هۆکارێکە بۆ ئەوە چی زیانێکی تر لە دەموددانەیە بەگەر نمونێکی زۆر کورد باسکەین ئەگەر کەسێکی جگەرەکەش لە کەسێک کە جگەرەی نەکێشی لە کاتی هەڵکێشانی جگەرە ئەو کەسی کە جگەرەکە دەچێشی وە ئەدا دەکا کە هەڵمەکەی بباتەوە ناو سیەکانی ئەگەر وادانین من بەنمونە بۆ جارەخوازەکانم باز دەکەم ئەگەر هەر جگەرەیەک بەدە هەڵکێشانیان بەدە قۆم وەکو زمانی هەولێری خۆمان گوتنی ئەگەر پاکەتێک بی جگەری تدابی کەواتە هەر کەسێکی جگەرەکەش ڕۆژانە 200 جار زیاتر هەوڵی ئەوەی دەدا لیچی ناودەی وشک بێت چکە لە کاتی هەڵکێشانی هەر جگەرێک تۆ جۆرێک لە هەڵکێشانی هەوا هەیە کەواتە زۆرێک لە وشکنی لیکەیە کە ئەوە نمونەچی زۆر لۆجیکی و ڕۆژانە لە خەڵک و برادر و دۆستان دەیبینین نەکەوەی کە بابەتێکی زانستی زۆر قوڵبی کە نەبوونی لیک کە پڕە لە ئەنزیم و ئەو دژە بەکتریانەی کە خوای گەورە داینایە لە بۆی بتوانانی کۆنتترۆلی هەوکردنەکانی ناودەوی پێ بکەی بەڵام کاتێک کە دەبین جگەرەکێشێک دەوی وشکە زمانی وشکە لیچی ڕێژەی لیچ کەمترە بە زۆرێک لە جۆرەکان ئەگەری توشبوون بە نەخۆشیەکان شێرپەنجە ئەگەری توشبوون بە کلۆریددان ئەگەری توشبوون بە بۆن ناخۆشی دەم ئەوانەی هەموو زیاترە لە کەسێکی ئاسایی ئەوەکو نمونونەکە کە تەنها جگەرەکێشێک مقارنە دەکەین براور دەکەین لەگەر کەسێکی تەندروست. باشە دکتۆر بلام بەحسا گرنگیا جام و ددانا بکەین لە چ تەمەنێکی پێویستە گرنگیە بە جام و ددانên خۆ بدەی یان ئامۆژگاریاتە بۆ دایک و بابان چیەک و زارۆکێن خۆ لە بچووکاتی فێرکەن گرنگیە بە جام و ددانên خۆ بدەن. بەڵێ خاڵێکی زۆر گرنگت وروژان بە باوەڕی من ئەوەیە کە هەر لە مناڵیەوە ئەو پرۆسە دەست پێ بکات نەکەوەی کە تەرکیزێکی زۆر خراپ یان ئەوەی کە زۆر بە تەرکیزێکی زۆرەوە ئەو بابەتە بەڵام منداڵ دوایەوە کە دانەکانی دێ ئەو گەشەکردنی منداڵی من زۆر جار باز دەکەم کە لە تەمەنی 6 ساڵیەوە یان 5 ساڵیەوە هەتا 13 ساڵی لە خلالی 7 ساڵ لە ماوەی 7 ساڵ 20 ددانی شیری دەکەوێ و 28 ددانی دائیمی هەمیشەیەکان دێتەوە و 4 دانی ژیری بۆ تەمەنی سەر و 18 ساڵیە
کەواتە ئەو گۆڕانکاریانە گەورەنە ئەو گۆڕانکاریانە زۆر جار داکوباب تووشی زۆرێک لە شۆک دەکات کە بینی ئازاری منداڵک ئەو جگەرگۆشەکەی هەیە یان ددانەکانی بە شێوەک دێن دوو ڕیزن ڕیزی شیرەکان لە پێشەوە ڕیزی هەمیشەیەکان لە دواوە زۆر زار داکوباب لە حاڵتان ترسێ بە دڵنیاییەوە من باس دەکەم کە کلینیک و نۆڕینگەکانی هەم کەرتی گشتی هەم کەرتی تایبەت بە شێوەک زۆرە دەبی ئەو گرنگجە زیاتر بگرێ ینی زوو منداڵی خۆمان فێرکەین هەر لە منداڵیەوە وەکو کولتورێک وەکو زۆرێک لە ڕۆشنبیری تەندروستی بی کە ئەو کەسە فێربی وەکو مەسەرەن هاوڵاتێکی ئەوروپی یان ئەمریکی دەبینین کە دانەکانیان زۆر ڕاست و ڕێک دوور لە هەموو خوار و خێسیە کەواتە ئەو پرۆسە گە زوو دەست پێ بکرێ زۆر باشتر چارە دەگرێ وەکو ئاگری کە زووتر کۆنتترۆل بکرێ باشتر و زەرری کەمترە بە هەمان شێوە بە دڵنیایەوە کە دەبینی نەخۆشک دێتە کلینیکان دانەکانی چارەسەر ڕەجیدانی زۆرە ئازاری زۆرە تەنها لە کاتی ئازاردێ ئەوش هەڵەیە دەکرێت من لە کاتێک بچم چێکەچی بکەم ساڵێک جارێک بەلانی کەمەوە یان خۆم و خانەوە دەکەم هەتا بتوانم زانینیۆ بکەم کە ئازاری دەنچکە ئازارێکی زەعاز و زۆر ئاخۆشە دکتۆر هەرچەنە بابەتەکە زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام کاتمان هەرەوە نەبوو زۆر بەخێر بی سپاس بۆ قسەکانت بۆ هەموو ڕێنماییەکانت زۆر سپاس بە ڕێزی دەستان خۆش دیگەل هاتنا وەرزێ سەرمایە و دابارینان ئاژەڵداریان دەڤەرە ئاکرێ دەن دیارکردن و بازارێکی باش لە پێشیاوانە یە پەیدا بوو لە ناوە ببەهایên باش ئەو یەسەر ئاژاڵên xwe difirojin ku ev çende henê diwel wan ketin demên dahatî de ew zêdetir giringî bi vî karê xwe û zêdetir ser ajalan bidin. گورپانا آژال فروشانه لآکره لناو کریار و فروشیار بسر آژالین خوبه ین لحف خروه بوینو بازار وانایی گرمه محمد آژال داره اوی هندج بزنین خواه ین هیناینت ناوی بازاری دا کل هم بر پرکی بفروشیدنو بگوتنا خواه بازار لپیشیاوانا بازارکی باشه ئەە زستانە ئەوی مەڕەتینی فرۆشی گرانە مەڕ و بزن خرتشت ئەوی کرش استیفادە لێ بینی حیوانی گرانە هەندی گرانی بازار بمە خۆشترها بازاری گران بفادیمە پتریشە بازار ست قسوورینیە الحەمدلله گرانە بارانی شاد هەندی بێژێت گاپۆر و پیرۆر گەلە فەرقە هەی ئەگە پۆر و پیرۆ هەتا پۆر و پیرۆ وەیکە مەسەن سۆلی چووی بۆ وەرکە حیوان نادمەوە هەندی حیوان فرود دۆ جهەیش تیرۆ ناتکرد بەس ئەو سۆلەگە الحەمدلله جوتە حیوان پۆر بارخک وە 400,000 450,000 ئەوسۆ لەکە هیچ دەستۆنە ملیۆنێکیە دگل هاتنا ورز سرمایه و دابارینان گرماتیه که دیار بوی بازاری و یا پیدا بویی جبر کل ناوه ببهاین باش آجالدار یه سر آجالین خود فروشنو کریار ناوه جدن دیار کرن که باش بونا بازاری نبتن جبو آجالداران بلکو بو همیلا اکی یاب مفایه يعني خدوان مولوتي نوكا تشتر بري نوكا تشوي خد كتا مولوتي بو يب رواجه يب قيمتها هكا نوكا تشناشبو هكو تشتكي اهمول كاي بارداي نو بجن فلان كاس تشتكي خوي اوزو كدي بس نوكا حقيقات حيوان زده مرغوبه يعني فلاح مستفيده دور آکری لگور داتا و آمارین ریوبریا چاندنی ادنها دا خدانا 670,000 سر آجالانه به جورین جدا جدا و جبر کل ناوی پوانین برفره جبو خدان کرنه ین هینو حکومت هرما کردستان جلدی ورجان یا گشتی گرینگه که باش یا وی کرتی دای وکه اف کریار و فروشارین هید نواوی بازاری دادن دیار کرن ادنها دا بازار مرومالات الچاف چند سالن بری و گلکیه باش بویو اف باش بونا بازاریش دی وکتن که آجالدار گلکی باشتر لسالن بری گرنگی بکار خواه آجالداری بدن آری حسین کلسان 24 آکری بەیانی 24 ئەمڕۆ کۆتایی هات شاد و ئارام بن خواتان لەگەڵ هەتا سبایی خودت گەل هەوە دابی تێبیا دەستکەفتن باش بۆ هەوە دەخوازین